سڵاوتان لێ بەڕێزان جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تەوریکتری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک. ئەمڕۆ تەوری بەنامەکەتان کراوەیە دەتوانن لەسەر هەر کێشە و بابەتێک قسە بکەن هەروەها لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بە ناونیشانی facebook.com/naliatv دەتوان ڕاوتی بنووس سەرنجەکانی خۆتان بنێرن لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. گۆران عەبدوڵڵا نووسیوێتی لە دانیمارکەوە تێبینەکەی ناردووە بە ناوی گۆران ئازاد، دەڵێت تەنها پێشنیازێکم بۆ بەرنامە خۆشەویستەکەی ئێوە ئەوەیە کە گرنگی زیاتر بە پرسە کۆمەڵایەتیەکان بدەن، چونکە خەڵکی بێزار بوون لە سیاست، زیاتر لە نیوەی بەرنامەکانتان سیاسین، بۆیە با مایکی خەڵک زیاتر لە ناو خەڵکدا خۆی ببینێتەوە. ئێمە دیارە زۆر جار لەگەڵ پێشهادەکاندا یان لەگەڵ ئەو ڕووداوانە و ئەو حاڵتانەی کە هەن ئەوانەی کە کۆمەڵایەتی بنیان کۆمەڵایەتیش نەبن ئێمە توانیمانە دیاریکەین وەکو تەورێک لەم بەرنامەی خۆتان و ئێوەش قسەتان لەسەر کردووە. هەندێک جار بە تایبەتی لە تەوەرێکی وەکو ئەمڕۆ کە کراوەیە ئێوە لەسەر هەموو تەوەرەکان قسەتان کردووە، دەتوانن ئێوەش لەسەر پرسە کۆمەڵایەتیەکان قسە بکەن. بەڵێ یەکەم پەیوەندیمان ئیسماعیل لە باسرمەوە. فەرموو کاک ئیسماعیل. کاک ئیسماعیل لە باسرمەوە. زۆر سپاس کاک ئیسماعیل، دەوروبەرت قەرەباڵغا. فەرموو. ممنون دەستخۆشی بەرنامەکەت لێکەوە کاک شوارجان. زۆر سپاس کاک ئیسماعیل، بەڵێ فەرموو. تەوەرەکەت کراوەیە بەس خۆشە بەرنامەی تاخراکەی بەس مۆلیدە و شتێ پارەی مردم دووستەوە 17,000 دیارم نواتەوە بە 2 ئەمپێرە ئەکاتەن ئەکا 7,000 دیار 7,500 ئەمپێری 17,000 دیار هاتۆ 17 ساعات پێ نەکرا بێک ماجی ئایا ئەو قانونەکە. بەڵێ کاک برازان مەشق شارەوانی باسرمێشە با بزانم. بەڵێ کاکە دەستا خۆشبی لێ زۆر زۆرش مەمنونم. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. مام قادر لە هەولێرەوە. فەرموو مام قادر. ئێوارە باش. زۆر سپاس مام قادر، فەرموو. ئێوارەت باش. زۆر سپاس دەکەم، ئێوارەت باش. بەڕێز ئەمان پێشنیازێکم هەیە و باش پێشنیازەکەشم ئەوەیە ئەگەر کەناڵ دەگەر برایانی عەرەب قسە کرا حەقوایە ئەوەی عەرەبیتان هەبی ئەخباری عەرەبیتان هەبی لۆقاتی وەی بتوانین ئەمە قسەکانی خۆمان بۆ چوونەکانی خۆمان لە برا عەرەبەکان بگەینین. ئێستا ئەمە لە ناوە خۆمان لۆ خۆمان هیچ ئیستیفادەتی وای نییە لۆ خۆمان هیچمان، بەڵام لۆوان بۆ ئەوەی بتوانی هەندێک شتیان تێ بگەینین. ئەگەر تەبا و ناتەبا ئەگەر هەبی تلمەلیقا بە عەرەبی بی هیچ مشکلەی نییە. ئەوجا ئەگۆ ئێتیمام بەوەی بدەن هەندێک زمانزان لە کەناڵەکەتان کار بکەن بۆ ئەو مەبەستا لەبەر ئەوەی ئەمە بتوانین ئیستیفادەیەکی نەتەوەیی لەو کارە بکەین بەرامبەر بە عەرەبەکان. ئێستا عەرەبەکان نازانن، کوردی نازانن کاکە، بەس دەزانن برێ ماساو شتینە تێدەگەی. ئەوزە لێرەدا ئەمن دەرێم ئیهتیمام بە لوغەی عەرەبی بدەن لە کەناڵەکەتان بۆ ئەوەی بتوانین ئێمەش ئەو کەسانەی کە عەرەبی باش دەزانن بتوانین کاری لەسەر بکەین، بتوانین پرسیاریان لێ بکەین لە عەرەبەکانی کە ئەگۆلێکانێ مالێکی دێ قسە دەکا بە کوردیەکەی لۆی تەفسیر دەکە. ئەوە بەڕێی من ئەوە نابی وابی دەبی لقایەکە مباشر بی ئەنگۆ بە عەرەبی قسەی دەگە بکەن. ئەوزە شەر نییە جەنابەت ئەوانەی کە لە عەرەبزانن کورد زۆر کەسمان هەیە کە لە عەرەبی فولە. ئەمن بەبیرم دێ مامۆستایەکمان هەبوو عوسمانە فەدیق عوسمان حاسی مەلا سامح خۆزە پاکەیی دەیویست دکتۆرای لە لوغەی عەرەبی وەربگری هەزار ڕەحمەتە گۆڕەکی دەگەڕێژت. زۆر سپاس بۆ مام قادر لە هەولێرەوە، سپاس بۆ ڕەخنەکانت، سپاس بۆ پێشنیازەکانت. عادل لە خەلیفانەوە. فەرموو کاک عادل. بەداخەوە پەیوەندەکەی پشرا لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. باوان محەممەد دەڵێت بژی وڵاتی سوید، بژی خەڵکی سوید مەبەستی لە دیاریکردنی پرسی ئەنفال بوو وەک جینۆساید. بەڵێ محەممەد لە سلێمانیەوە. فەرموو کاک محەممەد. کاکە شوانەجانم کاتە باش. زۆر سپاس کاک محەممەد، فەرموو. خۆشەویستیم بۆ هەموو بینەرانی ئێوە و بۆ ئەو ستافەش کە بەرنامانەی ئێوە بەڕێوە بەرێت. زۆر سپاس. بە فرسەتم زانی لەبەرەوەی کەوا
بینەرانی ئێوەکو کەناڵی نادیا زۆرن بۆیە پێشێنیارێکی بچووک کە بە سوودی هەر هەمومان کۆتاییەت ئێمەی دانیشتوانی سلەیمانی لە ڕێگەی بەرنامەکەی ئێوە جا هەست کەسێکیش هەست برایەکیش ئەگەر قسەی لەسەر ئەم بابەتەی من هەیە حەزەکەم تعلیقی لەسەر بە و هامیشی لەسەردا بنێ من ئەڵێم بۆ هەمومان هەوڵمەین لە سلەیمانیە بۆ کێشەی قەرەباڵغی بۆ هاتوچۆ بۆ ئەو گرفتەی کە ئێمە هەمومان ئەچینە دەرەوە تووشمانە بێت بۆ هەوڵ نەین بە یارمەتی هەموو لایەک خەتی تەکسی لە ناو شاری سلەیمانیا دروست ببێت خاصەتەن لە گەڕەکە دوورەکانە و بۆ ناو شار و بە سیعرێک بێت کەوا چەند کەسێک بتوانن یعنی هەموو گەڕەکەکان تەکسی تایبەتیان هەبێ و لۆگۆیەکی پێوە بێت یا ئارمێکی پێوە بێت کە هی ئەو گەڕەکەیە ئەمە وابزانم کار ئاسانی بووە هەمومانەکە و یەکێکە لەو گرفتانەی کەوا قەرەباڵغی کەمەکاتەوە اینجا ئەمە وەکو بارێکی اقتصادی و ئابووریش تەکسیەکان هاتوچیان کەمە بێتە و دەرامەتێکی باشی ژەبێ بۆ ئەوان و سوناسیێکیش پێیابێ لە بینی خەڵکی گەڕەکان و لە بینی تەکسیەکانە خۆ ئەگەر ئەمە گرفتێک هەبێ یاخود معارض هەبێ بۆ ئەمە وەکو خەتی پاسەکان ئەوانش کە تەکسی ئەگێڕن وازانم خەڵکی ئەم وڵاتەن و ئەوانش عائیلەیان هەیە و بە قازەڵجی هەموو لایە کۆتاییەت و ئەتوانم بڵێم سیارەی تایبەتیش کەم لەسەر جادەکان ئەبێتەوە گەریچێک بە تەکسی بچێتە سەر ئیشەکەی زۆر زۆر سپاس دەکەم. بەڵە سپاس بۆ کاک محەممەد لە سلێمانیەوە لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک هێ من سەروەری دەڵێت هیوادارم کورد لە هەموو ئەو شتانەی پەیوەندی بە کوردەوە هەیە لە بەغدا یەک هەڵوێز بن ئەروەها حەلیم مزیری تەنها هیوای سەرکەوتنی بۆ خواستی زۆر زۆر سپاسی دەکەین هەڵکەوت کاک ئەمین دەڵێت مرۆڤ بە ئازادی لەدایک بووە کەچی دەبینین لە هەموو جێگەیەکدا کۆت و زنجیرکراوە بەڵە سامان لە هەولێرەوە فەرموو کاک سامان بەڕێزەکە هەم کاتت باش زۆر سپاس هەموو کاتێک باش کاک سامان بەڕێزی بەنسبەت دروەتەوەرەکە کراوە بەنسبەت مادیکی و مەزود بەرزانیەوە تەمانە شتێکی ڕوون بوو کەوا ئەم شەڕە لە بین دوو شەخصا بوو ینی ئەمە لە بینی دوو شەخصا بوو نەک لە بینی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێما ئەو دوو شەخصە شتێکی کارێکی وایان کرد هەتاکو شیعەکان زیانە هاتنە جوابیان کاکە ئێمە لەگەڵ ڕێی مالیکیان ئێمە لەگەڵ کوردەکان خۆمان هیچ کەسێ هەموو کاتێک ئۆپۆزیسیۆن تانەی دێدا دەمە کێچێکی شەخصیە وان هێزی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی گەشتی عێراقی وەکو دۆمینیان لێهاتەوە یاریان پێکە مالیکی و مەزود بەرزانی هیواداری کەس دویان نەکرێت دەمانە لەبەر تەوەری سیاسیە بەڵام لەلایەکی کە باسی شەڕەکە شەڕ عێراق 70 ملیارد دلاری لەدەگیەیە بۆ شەڕ بەڵام هەرێمی کوردستان 200 ملیارد دلار قەرزارە ئایا تو بە قەرزاری شەڕت بۆ کرێ یاخود لەسەر ئەو تەوەریت کە لەسەر کەمەندامانە یان ئێمە بردەمان نییە بەشی کەمەندامان بکە ئەگەر کاکە تۆ بردەیەکی نییە بەشی چوار کەمەندام بکات و شەڕت پێکری هیوادارم کارێمی کوردستانی تەخەوتەواشە لەگەڵ زۆر سپاس بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت ئازاد لە گەرمیانەوە فەرموو کاک ئازاد زۆر سپاس دەکەم ئێوارەت باش کاک ئازاد زۆر سپاس زۆر سپاس دەکەین بەڵە فەرموو خۆشحاڵی من لەماوەی من لە دوست خورماتم لە ناو سەنگەرام ئەمانە 50 شەویدرت میلێمە لە بڕێ بۆ کوردستانازی بە کوردەوەکە من بعضێک پێشمەرجە تەلەفۆنە ئەڵێ مەعاشەکەم کەمەوە نازانم چی هیچی ڕاست ناکە ئەڵێ مەعاش ناتەوە مەعاش تاخیرە بێنان شتێکی وا بەڵێ تەنانەت هەندێکیان کاک ئازاد باسییان لە بەڵێ هەندێکیان باسییان لە خراپی خواردنەکانیش دەکرد ڕاست دەکەی بڵێ سپاس بۆ تۆ سپاس بۆ پەیوەندەکەت هێمن لە سلێمانیەوە فەرموو کاک هێمن زۆر سپاسانەکەم بەڕاستی من حەزەکەم لەسەر کاکشوان لەسەر یەک شێ قسە بکەم بەڕاستی بە حکومی لەم ماوەی پێشوە مجاملەیەکی زۆر کرا لەسەر ئەم مەسەلەی دیجلە و مەسەلەی هێزی پێشمەرگە من حەزەکەم شتێک هەیە بێڵێم کاکشوانجا بەڕاستی ئێمە زۆرمان هاوار کرد و قورگماندرا ئەوە دەمە وتمان کاکە فریاکە و ڕۆژی کووردا ئەوە بتەکە ڕووخاو دەوڵەتی هەرسیە نافریاکە و هێزی پێشمەرگە لە حەبریندا بچەقێن و سنوورەکانی هەرێم دیاریکە بەڵام ئەوە وتیان نەفامینە گەرین ئێوە باسی چی ئەکەن ئێمە دەچین بەغدای عەرەبیاوە دەکەن این ئاوەدانەکەینەوە بەڕێز ئەمە یەکەم دووەم بەڕێزان ئێمە زۆر ماوت کەس حسابی تەڕەپیازێکی بۆ نەکردین وتمان ئێوە لە بەغدا میوان و عەرەب کورسی کوولە وتیان ئێوە دەسەڵاتی پۆلیسێکی مالەکیتان نیە بەڵام ئەوان وتیان هەرداوت وەی لەمانە چەند نەخوێندەوانن ئەوە نییە نیوەی پۆستەکانی دەوڵەت و حکومە لە بەدەستیەمەوەیە کاک شواجان حەزەکەم شتێکی تر هەیە پێتان بڵێم زۆر مانووسی پێنووسەکانمان چۆن ئەڵەی دەنووسی کەوتن یعنی حیبرمانتیانەما وتمان هەرچی زووە چوار ڕێگە و
ڕێگەوبانی باش دروست بکەن گوندەکان ئەوەدام بکەن و دوو پرۆژی استراتیژی ئەنجام بدەن نەوەک ڕۆژێک برا عەرەبەکان سنوورمان لەسەر دیاری بکەن بەڵام ئەمەش هەر نەکرا بەڕێزان ئەوەندەمان نووسی دوگمەی کیبۆردەکانمان لە پێکەوتن وتمان تاکار لەکان نەترازاوە سوپایەکی تۆکمە و بەهێز بە شەقپێگرا و دروست بکەن دنیا هەروە نابێت عەرەب و عێراق ئامانیان نییە وتیان بەسە بە شانوباری عێراقدا هەوڵ بدەن من نازانم چی بڵێم کاک شوانجان بەڕاستی هێز لە گەروماندا نەما ئەوەندە قەت بارەمان کردەوە و وتمان موچەی پێشمەرگە زیاد بکەن و باری ئابووریمان باش بکەن هەر ئەمەمان ڕۆژێک لە ڕۆژان بەکارمان دێن و تەنها ئەمان شوورای پارێزنی ئەم وڵاتن زۆرمان هاوارکن کە سوپایەکی نیشتیمانی و پرچەک دروست بکەن کەچی ئەوان دەرچوون لە ئۆتۆمبیلەکانیان بۆ پەرلەمانتاران کڕی دەچوون پارەی ئەم وڵاتیان لە شتێکی پوشدا بەهەدەر دەدا ئێستاش هەر پێشمەرگە گیرفان بەتاڵەکانن خوێنیان لەناو پەیدا بۆ بەرەنگاربوونەوەی ئەو سوپای کە سەرۆک ئەرکانەکەی کووردا حیاتەکەیە من کاک شوانجە حەزەکەم شتێک هەیە ڕێزی هێمن سەراوی قسە قبول بکەن من بۆ یەکەم جارە پەیوەندیتان پێ ئەوکەمەوە من هیوادارم ڕەخنەکانی من قبول بکەن من هەرەوە نەمە بوو سپاسانەکەم زۆر سپاس بۆ کاک هێمن لە سلێمانیەوە سپاس بۆ پەیوەندەکەت لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ئەدریس گردەسووری دەڵات سڵاو پێویستە ئەو کەسانە سزا بدرێن کە دەستدرێژی سێکسیان کردوتە سەر گەنجێکی 15 ساڵان هەروەها نازەمەگە ناوەکەی سەهید بێ یان شەهید بێ چکە تەنها بە ئەس بە ئەنگلیزی نووسیوێتی ئەگەر شەهید بێ شەهید حەمەدەمین دەڵێت سەبارەت بە تونوتیجی لاقەکردنی ئەو گەنجە من دەمەوێت بە چەند وشەیەک شتێک بۆ بەرنامەکەتان بڵم لە ڕاستیدا ئەو لەحزەیە ئەو ساتە بوو کە من شەرمم لە مرۆڤبوونی خۆم کرد و پڕ بەدڵ ئاواتی ئەوم دەخواست نێرگزێک بوومایە و لەسەر شاخ و کێوێک بوومایە و هەرگیز مرۆڤ بەلامدا نەڕۆیشت بە ئاگری حەسەنپور دەڵێت لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە تێبینەکەی ناردوو دەڵێت 36 منداڵ کە پۆلی چواری سەرەتایی بوون سووتان ڕاگەیەندەکانی باشوور جگە لە NRT و KNN تەنانەت وەک ئەرکێکی ئینسانیش باسی ئەو ڕووداوەیان نەکرد بەداخەوە ئەمە تێبینی ئاگری حەسەنپور بوو باوکی ڕەهێڵ لە هەڵەبجەوە فەرموو باوکی ڕەهێڵ کاکێوارە باش زۆر سپاس ێوارە باش باوکی ڕەهێڵ ماندوونە بن هیوای سەرکەوتتان بۆ خوازم زۆر سپاس دەکەین کاکە بەڕاستی پێویستە بە ناوی خەڵکەوە زۆر سپاسی جەنابتان کرد چونکە ئێوە بەڕاستی تاکە کەناڵن تاکە ڕاگەیاندنن کە بتوانین ئەو مشکلانی کە هەمانە لە ڕێی ئێوە بیگەێنینی تر چی دەستخۆشی بێت چی مشکلەکانی کە ڕۆژانە هەیە بەرحاڵ ئەمەوێ من وەکو سپاس دەکەین لە خزمەتی ئێوە داین باوکی ڕەهێڵ خزمەت لە ئێمە زۆر سپاسی ماندوونەبوونتانەکەیت زۆر سپاس بۆ تۆش وەکو تاشیشی ئەم وڵاتە وەکو کوردێک بە ناوی خۆمەوە دیارە زۆر کەس ئەمێ زۆر سپاسی موقفی وەقفی شیعە بکەم بەڕاستی ئەو موقفی ئەوان زۆرە بە نرخە حوزەی عیلمی نەجەف بڵێ حوزەی عیلمی نەجەف بڵێ بەنسبەت هێزی پێشمەرگەشەوە دیسان دووبارە دەستخۆشیان لێکەم بەڵام کۆمەڵێ معانات هەیە کۆمەڵێ بەڕاستی بێموچەی هەیە کۆمەڵێ شت هەیە کە بەڕاستی لە ئێستا بداوە پێویستەکە ئیتر ئەو برا مەسئولانە بەخوا نابستنەوە هەز بۆ بکەن کە ئەم پێشمەرگانەش خاوەنی ماڵم ناڵم بەڕاستی ئەرکێ زۆریان لەسەرە اینجا هیوادارم لە ڕێی بەرنامەکەەوە هاوڕان لەگەڵ ئەو برادری کە پێش من پەیوەندی کرد ئەو برا مەسئولانە بەڕاستی تر بەخۆ نەبستنەوە چونکە داهاتێکی زۆران لەبەر دەسایەت بەسەیتر لە ئێستا بەداوای تر نازانم بشتێک ساڵ حکم هەتاکەی هەرەڵەن نییە و بەش ناکە ئەوانە هیوادارمە پەیامە بگاتە شوێنی خۆی لە ڕێئەوە مادەمێ بندەستان خۆش بێ زۆر سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت زۆر سپاس بۆ پەیوەندەکەت زیاد لە ئاکرێەوە فەرموو کاک زیاد دەم باش کاک زیاد زۆر سپاس دەکەین فەرموو زۆر سپاس دەکەم والله كاك شبان تعليقهم مستر كانوا بينورتي وكومبانيا ناليا بله أقولون دمي عم تقاوين كذا كيا جهل بيشنا ورحمة نبض فەرموو کاک زیاد دەتوانی هەر ڕەخنەیەک هەر پێشنیازێکت هەبێت دەتوان قسەی لێوە بکەن کاک زیاد فەرموو أخذت من سر كنالا هوا ناليا بله بينورتي أزورنا كم كنالا جسر بخوبة بله çünkü izlerini mesela sadece yasadan cebe dikini dadveri. Bale. Bu hazbe de sada desteki vekil desteki balay hay kuchita hami ariyacane da. Are galu kanala ke jiwarati kanala ke sarbaxu be nabe inati و از دست خوشی
اشكال ناطي كم راسيكو قرب شوف نفكرني هذا حمي وارن جاندا طبعا سپاسەکەین برنامج تا وهستا كسبن زۆر سپاسەکەین سپاس بۆ پەیوەندیەکەت باوکی محەممەد لە کفریەوە فەرموو باوکی محەممەد سوانم کاتت باش زۆر سپاس باوکی محەممەد برای بەڕێز مڵا من دوو پرسیارم هەیە لەسەرم تەوەری کراوەی و دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم زۆر سپاس باوکی محەممەد فەرموو دوێنێ شەو لە پەرلەمان ئاگام لێ بۆ لە قەرارماندا کردووە ئەندا پەرلەمانەکان پاسەوانیان کەم بکرێتەوە بەڵێ دیارە پاسەوان هیچ امتیازاتێکی بۆ نەکراوە ئەوەی من بزانم خۆمش یەکێکم لە پاسەوانەکان دووشەکەمیان کردێتەوە بۆ ئەوەی پاسەوان ئەگەر سێ کەس داهێنن ئایا پەرلەمان یان ئەو مەسوولە سێ کەس لەگەڵیا بێ ئەو پاسەوانانە دەرودەشتیان ناوێت سەفر سیاحەت بۆ دەرەوە بۆ شوێنێک بەردەوام لە دەواما بن حاڵی ئەو پاسەوانیە لە چی ئەبێ؟ بەڵێ ئەوەی تریشیان سایساکە هیچ امتیازاتێک دروست واتە باوکی محەممەد بەبەست ئەوەیە ئەگەر کەم بکرێنەوە بۆ سێ پاسەوان ئەو کەسانە دەبێ هەمیشە لە دەواما بن و دەرفەتیان نابێ بۆ ئەوەی لە ماڵەوە بن بە بەردەوامی ئەبێ لە دەواما بن و بە هەموو لایەک دەرودەشتیان پێ ئەکرێ و بە هەموو شوێنێکیش ئەبرێن بۆ داوامی ئێوە چۆنە باوکی محەممەد گیان داوامی ئێوە چۆنە لە ئێستادا پێشەوەی ئەم بڕیار دەربکرێت پێنج کەس بە بەردەوامی باشی ئیجازەی تایە مەجالی تایە دەرودەشت بکەیت بۆ شوێنێک بڕۆی بەڵام ئەگەر بکرێتە سێ پاسەوان چی بەسەر و خەڵکات یعنی ئەو پاسەوانانە چۆن بکەونە ماڵ عایلەدار ئەوەی ماڵ و مناڵی بێ نەخۆشی بێ بەلایەکە دەربچێ هیچ بڕیارێک ڕێنماییەک هاتۆ بۆ ئێوە کە چۆن دەوامکەن لەمەوە دووە بەسەوەی کە من لە تەلەڤیزیۆن بینیم ئەڵێ پەرلەمان قەراریدا لە پاسەوانی پەرلەماندار و مەسئولین لە چوار کەس بوو بە سێ کەس پەرلەماندارێک چەند سایەقێکی سایەکە دوو حمایە ئەی باشە و دوو پاسەوانە ئەو دوو حمایە دەرودەشتیان چۆنە بێ عایلەدار بن بۆ مستەشفایەکە بۆ لێ قەومیانێکە شینە شایە هەموو شتێکی هەیە لەم بەڵێ بەڵێ هیوادارین کێشەکەتان چارەسەر بکرێت سپاس بۆ باوکی محەممەد لە کفریەوە هەر لە گەرمیانەوە کاروان لە کەلار فەرموو کا کاروان ئەم کاتە باش کاک شوان زۆر سپاس کا کاروان فەرموو بۆ ئێوەش بۆ بەرنامەکەتان زۆر سپاس بۆ تۆش وەڵا ئەمەوێت لەسەر دوو تەوەر قسە بکەم یەکەمیان لەسەر بەجوینە ناساندنی کردەوەی ئەنفال لەلایەن پەرلەمانی سویدەوە بەڕاستی ینی سەیرەکەی ئەم ماوەیە لە ڕاگەیاندەکان ینی ئەم حزبەکە بۆ کەتراڵێ نەیکەنە ئیشی خۆیان کە ئەوان ویانە کردو بە جوینۆی ساد ناسەندێ ینی شتەکە خەریکە وەکو چۆن با بڵین هەرچەند لەوانەیە قسێکی کۆمیدی لە وەکو بەتەڵ فلمی لێ دەبنان کامیان بوونەتە بەتەڵ فلیم بۆ ئەوەی ئەمەیان کردووە بەڵام خۆی حەق وایە ینی سەرۆکایەتی هەرێم سەرۆکی هەرێم خۆی سوپاسی پەرلەمانی سوید بکە بۆ ئەوەی کە ئەوان یەکەم وڵاتن کە کردداری ئەنفالی ڕێن یان عملی ئەنفالیان بە جینۆساید ناسان ئێمە وەکو گەلی کورد سوپاسیانەکەین نەکەوەی لەناو خۆمانە بزانین کی ئەمەی کردووە کی هەوڵی داوە ئەمانە دووەم شتیش لەسەر لاقەکردنی ئەو گەنجە بەڕاستی ئەمە با بڵێن شەرمەزاریە یعنی سوکایەتیکردنە بە شەرەف بە کەرامەتی ئینسان یعنی حەقەوا بکرێ بەڕاستی بە تایبەتی کەناڵەکەی ئێوە کە ئەو وێنەتان پێشان داوە من خۆم لە فەیسبوک نەبینەوە بەڕاستی ینی حەزم نەکرد تێریشتی وا بکەم ئەوە نەبێت تا خەتم پێی بەڵام حەقە ینی بەداوتنی بۆ بکەن بۆی ئەو کەسانە بە توندی سزا بدرێن وەکو بەرزەکی بانان بۆی دەرنەچن بەڕاستی حەقی وایە چکە ئەوە کەرامەتی ئینسان ئەڕوشێنێ کەرامەتی و شەرەفی ئینسان ئەڕوشێنێ ئەنات بێ ئاوا تەنها بە ڤیدیۆیەکان بە بینینێک بە کارەساتێکی بچوو باسی بکەین بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت جەوهەر لە کۆیەوە فەرموو کاک جەوهەر شەو باش کاک جەوهەر خۆشتان لێ دەکەم بەرنامەش زۆر خۆشە زۆر سپاس دەکەین لە خزمەتی ئێوە داین لە تەلەڤیزیۆنەکانی دیکە دەکەم وەکو یەکێتی پارتی بەرنامەی کراوەیان نییە بەرامبەر کۆمەڵانی خەڵکی کوردستان هەتا خەڵک باسی گیر و گرفتەکانیان بکە دلێن NRT دەکەن ئێن دەکەن نازانمەوە ملەتە کەنجی تێ دەکات دوای 51 ساڵ عەزاب هەتا ئێستا لە خۆی ناگا ئەوانە 20 ساڵە لەسەر حکومتیان لە بۆ کوردستان کردی وەرە فەرمو میزانی کوردستان خەڵکەوە بەداهاتی ناوخۆ بەوانەی کە دزیتیان بۆ هەمە قەسر و قەمەرەی کە سەرکردەکان بۆ خۆیان دروستان کردە هەر خانێکی بە 10 ملیۆن دۆلار بزان هەمە کوردستانی پێ ئاوادار نەدەبەوە بە هەولێرە دەبێن بەهاری عەرەبی عیبە باسی هەولێر پایتەختی کوردستانی گەورەیە دەبات 5,000 دێ ئاوادان بیتەوە خەڵکەکە بەڵێ کاک جەوهەر بەخۆشی بژیان بەڵێ کاک جەوهەر هەولێر دەکەوەڵا ئەوە پایتەختی عەرەبیە بەڵێ کاک جەوهەر ئەم پرسیارەی کە دەیکەم بەڵێ ئەم پرسیارەی کە دەیکەم وا نەبێت کە پێهەڵدان بێ بۆ ئێمە وەڕەخ نەبێ لە کەناڵەکانی تریان کەناڵە حزبەکان بڵێن
مەبەستێکی بەڵێ کاک جۆهەر بەڵێ مەبەستی پێشکەشکردنی بەرنامەیەکی ئاوا کاک جۆهەر زۆر باشە بەڵێ مەبەستی پێشکەشکردنی بەرنامەیەکی ئاوا وەرگرتنی پەیوەندەکانی ئێوە زۆر جار بۆ خۆمان قورس بووە لە کاتێکدا کە فلتەر نەبووە بۆ وەرگرتنی پەیوەندەکان بەڵام تەنها مەبەستی ئێمە ئەو بۆ ئێوە قسە لەسەر ڕووداوەکان بکەن ئێوە ڕەتان هەبێت بەشدار بن لە هەموو کێشەکان ئەو هەمە بەرپرسەمان لە بەغدایە معقولە ئەوانە تاسە نەپان کێسەی کورتارە سەر بکەن بەڵێ کارەساتێکی گەورەی ئەوانە دروستیان کردیە لە ناوە خۆ دڵمان مرتاحە نە لە بەغدا دڵمان مرتاحە ماڵێکی لە خۆیان دایاننا زۆر باشە من دێمەوە سەر قسەی بەڵێ کاک جۆهەر ئەگەر گوێت لێمان بێ کاک جۆهەر دێمە سەر قسەی سەرەتای جەنابەت تا چەند پێت وایە گرنگە لە بەرنامی هاوشێوەی مایکی خەڵک دووباری دەکەمەوە کە پیاڵدانی بۆ بەرنامەکە تا چەند بەلاتەوە گرنگە کە هاوڵاتی ڕاستەوخۆ بتوانێت قسە بکە لەسەر کێشەکان پێشنیازی هەبێ ڕێی هەبێ لەسەر ئەگەر سیاسیش نەبێ کێشەکانی تریش ئەمە تەمەنان دەکرد سەرۆکی هەرێم هەر ماگەی لەگە چینی پێشێکی دابریشتا لەگە چینی هەژار لەگە ئەنفال لەگە چیمیا باران لەگەڵ هەتیو لەگە فەرمانبەران لەگە ڕۆژنامەنووسان ئەو کاتە هەموو شتەکان تێدەگەی ڕەنگە و زۆر شت ئاگای لێ نەبی کە ئاگای لێنە خۆی بەرپرسیارە دەبی ئاگای لە دەوروپرسەکەی بی ئەوانە هەمووێستیان چ دەکەن ئەوەیە لێرە خاڵەتی زۆر گرنگ کات مەسەل لە جێداری دانیشتیا مستەفا بارزانی کە بڕیارێکی دەکرد هەموو کوردستانی گەورە جێبەجێ دەکرد ئێمە لە شەرشی ئەلوور بوون لە زەبەی ماکۆکی مستەفا 6,000 پێزەردەمەوە یەک کەس جێشی عێراقی شکستی بیا چێ شکستی بێنە حکوومەت بەڵێ کاک جۆهەر بەڵێ سپاس دەکەین سپاس بۆ پەیوەندەکەت فاخر لە داقوقەوە فەرموو کاک فاخر کاگەشوانم کاتت باش زۆر سپاس کاک فاخر کاگەشوان جان يعني من تعجبم تێ ئەو خەڵکە ئەو برادرانە ئەوانەی کەەوە تەلەفۆن بۆ جەناب دەکەن هەر باش هێزیغانی دەجاتن يعني ئەبێ کورد خۆی چاک ئەزانێ کورد چۆنە و چۆن نییە کورد ئەزانێ سەدام حوسێن کە قاید ئەمەی عەرەبی بی ئێستا بۆ چۆ ڕۆیشت و گەیشتە کوێ و چی بەسەر هات ئێستا کورد قەت ناتەسێت لە هێزەکانی دێجلە یان هێزەکانی مالیکی ئەوانەی هاتوونە باوەڕ کە ئەوانەی هاتوونە ئەگەر هاتنەتە دەوروبەری سنووری کەرکووک و حەمرین و ئەو ناوە باوەڕ کە یەک تەقێ لە لوێی فانکانێنەوە دەرناچێت لەبەرەوەی ناردیانە وەکو عەبدێکی مامور هاتنە دوایەوەشە ئەوانەیشە خۆیان بیرەکەنەوە کە ئەمانە تەقە بکەن لە کێ لە کورد کورد حەقی خۆیەتی کورد مافی خۆیەتی داوای کەرکووکردنا کەرکووک کوردستانیە بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت ئادرناس لە ئاکرێوە سڵاو لێ بفەرموو ئادرناس لە ئاکرێ بەڵێ بەڵێ ئاگام لێتە فەرموو کاک ئادرناس زۆر سپاس دەکەم فەرموو بەڵێ 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 کاک شوان بەڵێ چشت هەیە زۆر چشت هەیە بە من چارەسەر دەکرێت هەم لە کوردستان هەم لە ئاستی جیهان بەڵێ ئەما بەداخەوە لە خۆی کوردستانەوە ئاستەنکاریەکی زۆر و قورس دێخنە بەردەمم ناهێنن ئەو ئەسرارانە ئاشکرا بکەن گەرچە هەندێک شریفی ڤیدیۆی بۆ هەندێک ئەطرافە من هەردووە کە بەڵاوە بکەن و بمکێشە ناو مقابلەی تەلەڤیزیۆنی من خۆم شخصێکم بۆ ئازادبوونی کوردستان و ئازادبوونی هەموو نەتەوایەکانی جیهان نهێنیەکانی خۆرم ڕوخان زەمانم گۆڕی لە سەردەمی سەدام چدمە شوێنێکە کەیسە پەرلەمانتەدایە منزومەی شیمالی بوو کە بەری سەدام حوسێنمان وەرگەڕە بوو کورێت کە لە کورد وەربگەرت بوو شوێنێکی تر بکەویتە ناو تەڵەوە کەوتە ناو تەڵەوە انهیار بۆ رووسیا چابوو ئەو بەهارە عەرەبیانە هەموو لە نهێنیەکانی ڕێکخراوی دەربەشی چابوو منیش لە هەموو کەسێکدا دەخواست دەکەم لە گەنجانی جیهان هەمووی بەگشتی من بە باوکی خۆیان بمناسن بە باپیری خۆیانش بمناسن چونکە من کەسێکی بەتەمەنم کەسێکم هەم عیسایەکم و هەم موسایەکم لە بەرژەوەندی بەختەوەری هەموو ئادەمی زادێک جمهور جوڵیسی زۆرم کردەوە حتا ئیستا 44 پلانی بەرگ دژ بە من داڕش کراوە
آخرین پلانەکەی دەگەڕێتەوە بۆ 2011 دێ ساعتنی لە شوێنێک بوو منیان بردە ژێرعادەوە وێنیان لە من کێشا کە ئەیوە ئەوانە ئەیمەن زاهریان گرتووە ئێوە کێتان گرتووە ئێوە کەسێکتان بەدەست کەوت کە سەدان گەنج و کوڕ و گەنجی عاشقی لە پشتەرە بە ملیۆن سەدان ملیۆن گەنج و کوڕی عاشقم لە پشتەرە هەر کەسێک بە خۆیدا نەچێت دان بە مافینی سەردانە نێت چه هەر وڵاتێکی بیت هەر کەسێک بیت لە هەر شوێنێکی جیهان بێت بی ترەقی ڕووخاندنی تکنۆلۆژیام لە پشتەرە ڕێکخراوی زەردەشتی چلۆ دوجا پەیناوەتی لە پشتەرە بەڵێ کاک عەبدولناس هەموو لای داخواز دەکەم بە خۆدا بچن یارمەتی بدەن منیش هەموو ئاسرارە ڕوویکردنەوە خەڵک ئاگاداری هەموو وەزای کرد بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت لە سەر فەیسبوک ڕەوا هیرانی دەڵێت دەستان خۆش بێ من دەڵێم هیوادارم چاوێک بە ژیانی پێشمەرگەدا بخشێنەوە چیتر مافی پێشمەرگە نەخۆن هەروەها هونەر شێخانی ئەگەر وەکو خۆی بیخوێنەوە دەڵێت من وەکو پێشمەرگەیەک خۆم بە کوشتن نادەم و کوڕەمەسوولەکانیش بە خوێنی ئێمە تێر بخۆن دیار بەرشە دەڵێت پێویستە ئەو کەسانە سزا بدرێن کە دەستدرێژیان کردوتە سەر گەنجێکی 15 ساڵ ڕۆستەم شوانی دەڵێت هۆکاری گرانبوونی عەرزە چییە لە هەرێمی کوردستان ئایا حکوومەت ناتوانێت چارەسەری ئەم دۆخە بکات بەنار ڕەوانزی نووسیوێتی زۆر سەیرە ئێمە بۆچی گلەیی لە مالکی دەکەین ئەی بەرپرسانی کوردی سەربازی سەرۆک ئەرکان کورد نییە ئەی بۆچی ئەو لە بەغدایە ئەی بۆچی گەر دەسەڵاتی نییە بۆچی واز نایێنێت بەخوا هەموو کێشەکە لەوەوە سەرچاوی گرت کە شەڕی بیرەنەوت بوو لە نێوان مالکی و بەرپرسانی کورد هەروەها کارزان عەلی دەڵێت پێویستە ئەو کەسانی کە تاوانی دەستدرێژیان کردوتە سەر ئەو گەنجە وا پێویستە لە پێش چاوی خەڵک لە سێدارە بدرێن سۆرێن بەیانی دەڵێت هەندێک تەشیری تایە ناکرێت وەکو خۆی بخوێنینەوە بەڕێزان وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە بەڵێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان محەممەد لە کەرکووکەوە فەرموو کاک محەممەد زۆر سپاس کاک محەممەد فەرموو وەڵی کاک محەممەد هیچ تێ نەگەیشتم زۆر سپاس دەکەین کاک محەممەد زۆر سپاس دەکەین خەڵک ئەوێ ئەوەی لەبەغا چیەکەن بۆ کورد ئەو ئەندام پەرلەمانەمانانە بەڵێ کوردە خۆی نازانێت عەلاوی خاوەن و 91 کورسیوە کورسی پەرلەمانی عێراق بووە 4 ساڵ وەزیری سێنەندا وەزیری دیفاع خەڵک بۆ برێ لە کوردەکە ئەمەیە یا خەڵک برێیەکە ئەوێ پێسەرشێنەکانی سەری ناوخۆ دا باشە با پرسیارێکی دیفاعی نەکەن کە پیان نالێن بچن لە گردەکە سوال کەن وەزیرەکانی دەوڵەکانی پێسەرشێنەکانی ئێوە چی دەکرێەوە جا ئەمڕۆ ئەبێ کورد هەمومان یەکدەن و یەکدەن بەربەرەکانی ئەو ژبنەم کە نەکرێ لە ژێرە و وانیە و ئەمە زەوتارە و تۆ بووچی و ئەمانە کەردان نەدەرچیە و چی ناکەن زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ پەیوەندەکەت هاوار لە کەرکووکەوە فەرموو کاک هاوار زۆر سپاس کاک هاوار خۆشی لێکم بۆ بەرنامە ڕێژینە زۆر سپاس دەکەم کاکەشوان لە کەرکووکە ئێمە دانیشتوش کەرکووچین معانەتێکی زۆرمانەیەمانە لە ڕێ ئەم بەرنامە جوانەوە هێرش و ئازاری دڵمان دەربڕێ بەڵێ فەرموو بەڵام حەزەکەم لێرەوە پەیامێ بۆ دکتۆر نەربەردین بەڕێز پارێزگاری کەرکوو وەکو نامەیەکی جوان بۆ جەنابیان دەبرێ ئەو پیاوە لێرە دانیشتووە جێنشینی ئەم شارە نەبووە پێشتر ڕەنگ معاناتی خەڵکی ئەم شارە نەزانێت بەڵکێکی زۆر هاتە لە پرۆسەی ئازادی هاتە شاری کەرکووکەوە هەرێکی حەبلێکی هێنا بە جۆرەی حەبل یعنی حەبلێکی هێنا و داهێنا و ئەمە ئەرزی منە و ئەمە بۆ منەوە بۆ تۆ خەڵکی کەرکوو چاوی نەکردووە جارە لەسەر دەستفری بەعساوڕێ هاوسەکەی مەسی بوو کاتی ئەو هەمە هاتبوو ئەم ئەرزەکەی بەرامبەری داژیر کرا تەکی داژیر کرا هیچی وە نەمایەوە من وەکو خۆم باسەکەم لە کاتی سەدام حوسێنە من کرێچی کابرایەکی عەرەب بووم ئێستاش کرێچی کابرایەکی عەرەبم بڵم پێی خۆش نییە لەبەرەی بڵنەستە ئەرزێکم نییە دکتۆر نەجمەدین هاتووە پرۆژاکە لەم شارەیە پرۆژەکان بۆ چێ بۆ من نییە کاکە ئەگەر چی من خەڵکی ئەم شارم بە ڕەشەڵک کە کاتێک کە تەرخیر نەبوومە ئەبێ من بازی چی بڵم گوناحم چییە یعنی ئەگەر باوکم من تەمەنم مناڵە گەنجم ئەگەر باوکم لە تەمەنێک کە توانێت ئوموری خۆی تەرتیب کردووە من نازانم باوکم حەمدی خۆی کردووە
كاتك اموري كنت تدريب كده لك كاتي حزبي بعد بتشي شيء بتشي شيء او جناحي مني تباشي كده اسد يجي برا من انا كده شيء عرب وما يستش كده شيء عرب يعني من ساعه زليل جس عرب كيف رجع يعني حذا كم ليره ولا غير برنامج على كل دكتور نزيد جوي لما بيه كاتك كبروجي كان قرشك او قرك ارض وقانون قرانا به من بو خوي ومن تاسا جاراني كاتي بلا فلوسي هذا كده قانون ب 20,000 بو اذا هل هو قانون يا 6,000 دينار يعني كاتي كتعينات ولا تشيش كلام شارعها حتى كم تلفزيون جاركتان شدني اللي يبغى هذا امر ضعيف شلون اللي رجعوا او برتساني كيسبب تسن لشاري كركوكا شيء كان كثقافي وضع كان للرئيسي دائرة كان كان معنا خشيم شارن رمز سكان تأكيد كان وإذا خشيم شارن بو خشيم شاري يشتشمولي لك يعني بو شيء أجر صبك يبقى بازكي بدي بازكي تسرت مرتا مشكلة نية يعني أما أوازر بدو حقين جناحة ومن حق يجينا منية حتى كم برنامجتان حتى كم تلفزيوناتان يكبت حبكانا كركوك أو كازاني كوا خلش كركوك براسان خلش أمشارن بزانة شنهاك شركة زم شارع بيبشا كخلش براسان خلش أمشاري وزانة شو أمشاري فإذا أجا كسر ثانية وجمانة تلفون كم نكنترول با خلش شيء وده تلام من بس يكون زيادة لصف دو صف زي صف مالي بينا زي نمشارة تايسا كسي خاوض يكون استعد فيها دكتور مزيديش بروجا كان بو كسنية بو شيء نازاني بەڵێ کاگاوە سپاس بەڵێ کاگاوە سپاس زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ئەحمەد لە قەرەهەنجیرەوە فەرموو کاک ئەحمەد کاک شوانجان سەلام عەلەیکوم ئێوارە باش زۆر سپاس دەکەین کاک ئەحمەد فەرموو بەڕێزی براکەم دەستخۆشی لێکم بۆ ئەم بەرنامە جوانە زۆر سپاس دوێنێ برادەرێک وتی کاکە بەرنامەکەی ئەوە دەستخۆشی ناوێ من ڕەخنەم لەو برادەرەیە چووکە هەموو کەسێک کە لە هەر شتێکە هەر شتێک بکە هەر ئیشێ بکە کە دەستخۆشی لێکرد تەواان دڵی پێخۆشە بێ ئاساییە زۆر ئاساییە کاک ئەحمەد بەڵێ کاک شوانجان من دوو مداخەلەمە یەکیان لەسەر ئەوەی کە لەسەر ئەم پێشمەرگە بەڕێزانەی کە لە پێشەوە لە سەنگەرەکانی پێشەوەن ئەم پێشمەرگە بەڕێزانەی کە لە سەنگەرەکانی پێشەوەن لە خزمەتی ئەم میلەتیان ئامادەن دیفاع لە میلەتە بکەن زۆر کەسێ بە ناوی پێشمەرگە و قسە ئەکا کەڵێ ئێمە نانمان باش نییە و جێگەمان باش نییە و ڕێگەمان باش نیە و بێزاری دەرەبڕێ ئەسڵەن ئەمانە پێشمەرگە نین و ورەی پێشمەرگە دێن نەخوارەوە و ئەمانە بێڕێزیەکان پێشمەرگە و من هیوادارم گوێ لە قسەی ئەم کەسانە نەگرن چونکە ئەم پێشمەرگانە هەموو کاتێک سەربەزن و دیفاع لە میلەتی خۆیانەکەن پرسیاری دومی شەوەیە ئێوە بۆچی بەرنامەیەکتان نییە لەسەر سلفەی خانوبەرەی هەرێمی کوردستان بۆ داوا ناکەن کە حکوومەتی هەرێم بڕیاریدا ئیماد ئەحمەد کە جێگەری حکوومەتە وتی ئێمە بە هیچ شێوەیەک سلفەی خانوبەرە ڕان ناگرین کەچی ئێستا سلفەکە ڕاوەستا و هاوڵاتیان زۆربیان بە قەرز و قۆڵە خانوویان کردووە و ئێستا سلفە نییە وەریگرن یعنی ئەچن کە سیرەکان هیچ پارەیەکی شتێک نییە بۆ خەڵکە سەرفیکەن بەڵێ پرسیارەکەم بەزەوەی هیوادارم لە ڕێگەی کەناڵەکەتانەوە دەنگی ئەو خەڵکە بگات بە حکوومەت کە ئەم سلفەیە بۆ خەڵکی سەرفکە ئینشەڵڵا زۆر سپاس بۆ کاک ئەحمەد لە قەرەنجیر محەممەد لە شیلاتزیەوە فەرموو کاک محەممەد زۆر سپاس دەکەم کاک محەممەد سپاس شلون الصعبة نور المالكي وخدمات هرمي أو خرد دلوة بله خر معهم اللي بغض عالمي كانت تجولته يعني خر طولها كله دم مليار نور المالكي يرد على صدي سلاح بكري وعلى صدي سلاح بكري خرد كانت دلوة خر معهم اللي آخر الشراهين وتوجودي دو بس يعني علم راسي بەڵێ سپاس بۆ کاک محەممەد زانە لە چۆمچەماڵەوە فەرموو کاک زانە کاگەشوانێوارە باش زۆر سپاس یوارەت باش کاک زانە دەستخۆشی بەنامە لێکم زۆر سپاس دەکەم کاکشوان وەک پێشمەرگەی قساگەم لە خانەقینەوە بەڵێ فەرموو وەڵای پەیامێک بۆ وەزیری پێشمەرگە کە پێشمەرگەی لە خانەقین و وەک دوو زۆمەتیخانە داناوە بەبێنان بەبێ ئەو ئێمە ئێستا لە شوێنەکە ئەڵێ نزیگەی 200 تەن بەس برنجمان بواتەوە ئێواران و بەیانانی مەڕان بەزنەوە کە بەزنەوە گونیسکە باشێکی وەک وەزیری پێشمەرگە کە لە پێشمەرگە شەڕم بۆ کات وڵاتم بۆ ئازادکە ناتوانێت پرسێتە لەم ئامرانە لە سەرۆگادیەرکان پرسێ بزانم ئەم پێشمەرگە بۆ بێنان هاون
بەڵێ سپاس بۆ کاکزانە لە شەمشەماڵەوە هەر لە شەمشەماڵەوە کاک عەلی لەگەڵماندایە فەرموو کاک عەلی. السلام عليكم كاتب باش زۆر سپاس کاک عەلی ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکییان دوورکەویتەوە تکایە بەڵێ فەرموو کاک عەلی. کاک شوانگیان دەستخۆشی بەرنامەکە و لێ دەکەم. زۆر سپاس دەکەم. بەڵێ من ڕەخناگرم لە بەڕێز کاک ئەحمەد لە قەرەنجیرەوە تەلەفۆنی کرد بەڕاستی و باقەت من وەکو پێشمەرگەیەک یعنی ئەتا کومدەیەکی پێش ئێستێژێمەدانە نەبەزی بوون 23 ڕۆژ لە سەنگەرەکانی ئەو ناوچە جێ ناکۆکەکان بەڕاستی نەخواردنمان خواردن بوو نە ئیسراحەتمان ئیسراحەت بوو مەعاشیشمان بۆ نادە تاکو بلێنێ پێرێ وەرمانگرت ئەمە جێگای دەستخۆشی لە حکومەت هێرێمی کوردستان بەڵام لامان کارشە من وەکو پێشمەرگەیەک دەڵێم باشە یان با بڕۆین یان با بکشێنەوە یعنی بەڕاستی ئێمە ئاین لە دۆخێکە خۆشمان نازانین چارە نووسمان بەچی دەگات. بەڵێ سپاس بۆ کاک عەلی لە شەمشەماڵ لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. ڕزگار معروف دەڵێت داواکارم کە ئەو کەسەی دەستدرێژی کردە سەر گەنجەکە بە شێوەیەکی زۆر نائینسانی لە دەستگیرکردنی ئاگادارمان بکەن. هەروەها بەختیار محەممەد دەڵێت بەناساندنی جینۆسایدی گەلی کورد لە پەرلەمانی سوید کەمێک لە ناڕەحەتیەکانی گەلی کوردی کەم کردەوە بەتایبەت کە سوکاری ئەنفال و بنەماڵەی شەیدانی کیمیابارانی هەڵەبجە. کۆسار پرسی دەڵێت بە بڕای من کێشەی ئۆپراسیۆنەکانی دجلە لە قەبارەی خۆی زیاتر گەورە کراوە هەمووی بەهۆی ڕاگەیەندەکانەوەیە بە بڕوات یاخود بە بڕوای من هەرگیز شەڕ لە نێوانیاندا ڕوو نادات. عیماد لە کەلەکچیەوە فەرموو کاک عیماد. السلام عليكم. عليكم السلام كاك عماد فرمو. برنامج لو برنامج بجدار كي مشكلة أنا شارع عباني كلكشي هذا يصحوي خلاف كذا ومقاولة كان خلاف كان إنسانة كذا. بلى. دروي الآن مديري بلى. بلى كاك عماد جمالته. دروي الآن مديري شارعواني كلكشي إيش ما عملونا كم برات دعوة لحكومة ده كذا لحكومة يلمي كردستان ده كين. هالشيء لو شارع عبانة بوزستان بوقراء وشارع عبانة كان هم ينتج ده هيك كان كذا أجمش للرجال برنامج دماوات شيء بقيت بوشارة شيء كلا يشوف شارع بانك أو ما قدرت شاكر المقاولة كهم خلاف كل شيء كان بوان شارع كده طبعا. بله. وبسياري دواني مش أويا بو بيش مرجع مو بيش مرجع لا أمد بس بو مشكلة كوي هاي بناي بيش مرجع عليه تيج بو أو بيش مرجع لا بانك يا أنا بنت شادين إما أمادين بنت شادين جوان شيء مثل أمادين لا ما دباشي داينا بو هاي مشكلة كذا لبرامبري هاي كسجي لا هذا جملة يدين. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. ئاوات لە هەولێرەوە سڵاو لێ بێ فەرموو. ئاوات لە هەولێرەوە بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادەنیە دەچنە لای پێشەوە. سڵاو لێ بێ فەرموو. پێشەوە لەگەڵماندایە. بەڵێ پەیوەندەکەی ئەویش ئامادەنیە بەداخەوە لە سەتۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک. هێمن مەرزانی دەڵێت کاک نێچیروان دەڵێت ناتوانین هەموو کەسێک دابمەزرێنین چونکە لەسەر بودجێ عێراق 175 موچە خۆرن ئەی بۆ لەسەر بودجێی خۆیان خەڵکدا نامەزرێنن لەسەر ئەو هەموو داهاتەی نەوت. بەڵێ پەیوەندێکی تر لەگەڵماندایە. باوکی تەنا لەگەڵماندایە. سڵاو لێ بێ فەرموو. ئەم کاتۆ باش کاک شوانجا. زۆر سپاس دەکەین. باوکی تەنانە زەحمەت بێ باوکی پەنا. باوکی پەنا فەرموو باوکی پەنا. کاک شوانجان دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم و هیوای کەسکەوتنتان بۆ خوازم. زۆر سپاس دەکەین. بەڕاستی من پێشنیارێکم هەیە بۆ تەلەڤیزیۆنەکەتان ئەویش ئەوەیە کە ئەگەر بکرێت بەرنامەیەکی ڕاستەوخۆتان نەبێت و هەر جارێ لە وەزارەتێک لە بەڕێوەبەراتێک یەکێک بانگێش بکەن و ئەو خەڵکەی کە ئەوێ پەیوەندی بکە ڕاستەوخۆ ینی لەگەڵ ئەو بەڕێوەبەریان ئەو وەزیرەیان ئەو بریکارە پرسیاری لێ بکە و کە وەڵام بێتەوە لە تەلەڤیزیۆنەکەی تەنابدانەوە. بەڵێ. ئینجا ئەمێ لەسەر دوو تەوەر بەڕاستی قسەکەم. تەوەری یەکەم تەوەری لەسەر ئەو مەسەلەی پێشمەرگەیە بەڕاستی ینی کاتێک تەلەفۆنەکە کاک ئەحمەد لە خەرەنجیرەوە ئەڵێ ئەوەی کاڵێ پێشمەرگە نانی نییە و مەعاشی وایە گورەی پێشمەرگە ئەڕمێنێ بەڕاستی ینی زۆر بەهەڵەیە چوە. پێشمەرگە من خۆم پێشمەرگەیەکەم کە بەڕاستی مەعاشەکەمان 470,000 دینارە پێشمەرگەیەکی بەسیط کە زندگیەکی بەسیط بێ. ئایا بە 470,000 دینار ماڵ و مناڵ و کرێخانی مەسروفە و گرانی ئەڕا بەڕێوە هەر شتێکیش ببێت وەر ئاسەنگی بێتە بەردەم
کورد و کوردستان ئەبێ هێزی پێشمەرگە بچێ بۆ پێشەوە بەڵام حکوومەتی هەرێم و وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی ناوخۆ بەڵام تەنیا موچەی وەزارەتی ناوخۆ زیاد دەکرێت موچەی ئاسایش و پۆلیسەوانە زیاد دەکرێت ئێستا هیچ ئاوڕێک لە پێشمەرگە نەدراوەتەوە بەڕاستی تەوەرێکی کەس ئەمێ لەسەری قسە بکەن بەڕاستی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووک و بڵاو کراوەتەوە کە لە 21 و 22 23 ئەم مانگە خۆرگیرانێکە دێت و ئەژدەر کە بانکیمۆن ڕاگەیلاوێکی ڕاگەاندووە کە کەشوهەوا گۆڕانێکی زۆر بەسەر سروشتی گۆی زەوی دادەیتر ئەگەر بەنامەیەک لەسەر ئەوەش بڕۆن دەستخۆشیدان لێکم و زۆر سپاس بۆ کەوەرەکرد. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت محەممەد لە هەولێرەوە فەرموو کاک محەممەد. کاکشوان گیانم کاتێ باش. زۆر سپاس کاک محەممەد فەرموو. چاوەکەمی دەستخۆشی بەرنامەکە لێم کاکشوان. زۆر سپاس دەکەین کاک محەممەد. کاکشوان گیان من دوو تا سێ بۆ شوونمەیە ئەگەر جەنابەت کاتم بدەیت. ئەگەر کورتی کەیتەوە لەبەر تەواوبوونی کاتی بەرنامەکە کاک محەممەد. بەسەر چاوەکەم کاکشوان گیان یەکەم بۆ چوونم ئەو برادێک تەلەفۆنی کرد نازانم دووەم بوو یاسێم پەیوەندی کاکسامان لە هەولێر ڕەخنەی لەوە کرد کە ئایا مەسعود بەرزانی کێشەی سیاسی لەگەڵ مالکی هەیە. نەوان نییە کاکە ئەو خەڵکە بە چاوی ڕاستی و بە گفتی ڕاستی قسە ناکەن بە هیچ کێشەیەکی نەشەخصیە و ئەگەر کێشەی شەخصی بێت ئەگەر کێشەی شەخصی بێ بە بۆچوونی من ئەو پێشمەگە ناکەوێتە ئینزارەوە بە یەکێتی و بە پارتی و بە هەموویەوە. ئەمە ئەو من داوا لە کاکسامان دەکەم جوان بە قسەکانی خۆیان بچێتەوە ئەوە کێشەی شەخصی نییە ئەو کاکسامانە بە بۆچوونێکی تر فکری خۆیان کاتەوە بە بۆچوونێکی با بڵێم بە کورتی بڵێم مناڵانە ئەمە یەک. دووە منیشی لەگەڵ بۆچوونەکەی کاک محەممەد با بەو شێوەیە قسە نەکەین بەرامبەر بە کەسکە بەسەر چاو بۆچوونی کاک ئەحمەد لە قەرەنجیر من تاڵ پشتی قسەکانی کاک ئەحمەد دەکەم لە قەرەنجیر کە دەڵێت پێشمەرگە ئاوا و خەڵک پەیوەندی دەکات. باشە من یەک پرسیارترەکەم لەو برا پێشمەرگانەی کە لە خانەقین و لە چەمچەماڵ و لە گەرمیان و لێەوە پەیوەندی دەکەن بۆ خواردن. کێشەی خواردن ئەسڵەن من ئاگادارم لە 150 ئاگادارم پێشمەرگە کێشەی خواردنی نییە کێشەی جێگە من داواکەم لە جەنابتان بۆ پشتڕاستکردنەوەی ئەو قسانە کە برادرانەیەکەن جەنابتان کەناڵەکەی جەنابتان وەرە هەموو سنوورەکانی پێشمەرگە بگەڕێ هیچ کامێکیان کێشەی خواردن و نەجێگە و نەخواردنیانێ ئەو خەڵکە کە قسە دەکات بەڕاستی من بە پێشمەرگیان نازانم و زۆر سپاس دەستخۆشەوە پەیوەندی. سپاس بۆ پەیوەندەکەت باوکی عەلی لە چەمچەماڵەوە فەرموو باوکی عەلی. کاکشانم کاتێ باش. زۆر سپاس باوکی عەلی. دەستخۆشی بەرنامەکە لێکم. زۆر سپاس دەکەین. بەڵێ فەرموو. وەڵای ئەمە لەبارەی گەڕێکی ئەنفالەکان بەڵێ باوکی عەلی بەڵێ فەرموو. تەندەروشتی بۆ دەرچووە قیتای بکەم ئەو ماوەی ساڵێکە شۆستەوشتیان بۆ کردووە باران وا شۆستەوشتەکان لەمێڵکەنەوە تا ئیسە یەک کەسێک بەرپرسێک کۆمپانیای نایە پرسیاری لێ بکات گەڕێکی ئەنفالەکان وەکو کە باسێکەن ئەنفال سەربەزیە بۆ ئێمە شەهیدن بڵێن خوێن لە ڕێم کوردستانە لە ناوچوونە بەڵام بڕۆ وەرەکەی لەو گەڕەکانە کە بزانە حاڵی ئەو خەڵکە چۆنە لەو گەڕەکەیە. بەڵێ داوەدارم لەبەر بەرنامەکەتانەوە ئەتمێنێکی لێ بکەن بڵێن چاودێرێت ئەو ناوە بکەن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت دڵدار لە سلێمانیەوە دڵدار لە سلێمانیەوە ئەگەر گوێت لێمانە بڵێ پەیوەندەکەی ئامادەنیە دەچینە لای باوکی عەبدوڵڵا سڵاو لێ بێ فەرموو. ئەلو ئەم کاتەوە باش. زۆر سپاس باوکی عەبدوڵڵا لە کەرکووک بەڵێ. دەستخۆشی بەرنامەکەت یەکەم. زۆر سپاس باوکی عەبدوڵڵا. بەڵێ فەرموو. لەسەر ئەو تەوەرە قساکەم لەسەر ئەو برادەرە کە سەر پێشتر تەلەفۆنی کرد. بەڵێ. ئەڵێ پارەی پێشمەرگە کەم کراوە بەسین پۆلیس و ئاسایی زیادە ڕاستە من لەگەڵیان بەس ئەو 450,000 وەرەگرێت لە مایەکە 5 ڕۆژ دەوامەکە بەس پۆلیس هەموو ڕۆژ دەوامەکە و خەفارەت چی هەیە پۆلیس کارەکەی پۆلیس گرانترە لە کاری پێشمەرگە ئەو حەسێکە کەوتەتە ئینزارەوە ئەڵێ خواردنم نییە و ڕاتبم نییە و ڕاتبەکەم کەمە بە ئەم مانگە تەحمل بکە هەنی چیتی یادێ. بەڵێ بەڵێ سپاس بۆ باوکی عەبدوڵڵا لە کەرکووک لەبەر تەوابوونی کاتی بەرنامەکە ببوورە باوکی عەبدوڵڵا. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت سەرکەوت حسێن لەسەر فەیسبوک دەڵێت سڵاو پێویستە ئەو کەسانەیە سزا بدرێن کە دەستدرێژی سێکسیان کردوتە سەر گەنجێکی 15 ساڵان
هەروەها هەڤاڵ شیروان دەڵێت تکایە با ناوەندەکانی خوێندن دوور بێت لە دەستی حەزبەکان چونکە سیمای قوتابخانەکانیان شێواندووە بە تایبەتی لە گەرمیان. بەڕێزان تاس بێنێ هاوکارم هەکانی یەلی لەگەڵتان دەبێت بۆ تەوەری تر بەنامەکەی خۆتان مایکی خەڵک هەلا خۆشی دابن.